ئێستا با لەم چەند دەقەیکە پێکەوە هەمانە باسیەوە بکەین کە چۆن هیچ نەبێ بە شێوەیەکی کردداری ئەو چارەسەرە دروستکەین. حەزەکەم باسی ئەزان کە باسی بیرخستنەوەکەین باسی شتی زۆر گەورەکەین، بەڵام کە باسی ئامۆژگاریەکەین پێم وایە لە ڕوانگەیەکی زۆر کردداریەوە یان تەنانەت لا کەمترینەوە قسەی لەسەرەکەین چەند شتێکەیە کاتوانی کردداریانە بیانکەیت. بۆیە من لەلایەن خۆمەوە زۆر حەز ناکەم باسی هەرچەنە خۆمەی خوێنمەوە بۆ هیمەت بەرزکردنەوەی خۆم، حەز ناکەم باسی چیرۆکی سەحابەکان و تابعین بکەم، هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لێیان ڕازی بێ، کە بە درێژایی شەوەکە نوێژیانە کرد، یان هەموو قورئانیانە خوێندەوە لە هەفتەیەکە، یان دوعایەکیانە کرد و باران دەسی پێ کرد. ئەو چیرۆکانە من باسییان ناکەم. ئەزان بۆ؟ چونکە ئەزان زۆر بەتان چیتان لێکەوە بیسن. برامانە زۆر بێوێنە بوون، من زۆر خراپم. سلام علیکم. ئەوە کۆتایەکەیەتی. برا سەحابیەکان زۆر بێوێنە بوون. ئەو من تەکی دەچمەجان نەبوون، من لێ بووم. تاو. بەڵام باوردە وردە دەست پێکەین. ئەوەل الغەیثی قەطەر ثم ينهمر. عربەکان وتەیەکیان هەیە لە چەندین کەلتوری تریشا هەیە، سەرەتای بارانە سەختەکە دڵۆپێکە، اینجا بە لێزمان بارێ وایە لێ گەڕێ وردە دروست بێت. یەکەم شت کە پێویستە بیکەیت ئەوەیە کە ژیانتان ڕێخەنەوە خەڵکینە. من پێویستەوە بکەم، ئێوە پێویستەوە بکەن. ئەزانی یانی چی ژیانە ڕێخەرەوە؟ شەوان زوو بخەوە، نوێژی عیشا بکە و ئیتر بڕۆ بخەوە، مەڕۆ بۆ کافێ و نێرگەلێکێشان تا 12 و مەڕۆ بۆ سێری فیلم، مەڕۆ لەگەڵ هاوڕێکان تا کاتوە سەربەری، مەڕۆ دانیشی سێری وتاری ئاینیکەی تا دووشە و نەکەی، ئەوە هیچ سوودێکی نابێ بوو. نوێژە ئیشا بکە و بڕۆ بخەوە و زوو لە خەوەسە، پێش نوێژی بانی لە خەوەسە نیو ساعت شارێکێک 20 دقە بەخۆ بە ئەزانم مەحاڵ دیارە، مەحاڵ دیارە تەنها لەبەر ئەنتەرنێت و شاشەکانی شەوان. باشە، ئەوە تاکە هۆکاری مەحاڵیەکەیەتی. واز لە ژیانی شەوان بێنە، باش شەوان بۆ خەو بێت، هیچ نەبێت تاوان کۆ ناکەیتەوە هەموو شەوێک، هیچ نەبێ ئەوەی تر دڵە لە ژێر تاوانی زیاترە نانێژی هەموو شەوێک، هیچ نەبێ خەوتووی، هیچ نەبێ بۆ ماوەیە بێ تاوانی، هیچ نەبێ بۆ ماوەیە. اینجا لە خەوەڵەسیت و نوێژەکەی لانی کەم دەستکە بە ڕۆتینیەوەی کە نوێژی بیانی لە کاتی خۆیان بکەی، نوێژی بیانی لە کاتی خۆیان وە گوێگرن کوڕینە، لانی کەم یەکجار لە هەفتەیەکە کوڕینە، خۆ بگەێنە مزگەوت بۆ نوێژی بیانی، لانی کەم داوا لێ ناکەم بۆ ڕۆژێک، بەس یەک ڕۆژ لە هەفتەیەکە، لە هەفتەیەکە یەک ڕۆژ بە بەخۆ وەوە ناڕێ بەس فریار کاتی دووەم کە ڕێک یەک تۆس پێش سەلامانەوە وایە اینجار دوای کە تەواو یەک سەرەسی ئەمڕۆ مزگەوت ئەی چۆن خاڵە هەرەوە ماوەسەری سەشانی ڕاستی خۆکەی جوانە و نووسی نوێژی بیانی نووسیم. زوو خۆ بگەێنە مزگەوت. باش شتێکتان پێ بڵم لەسەر نوێژی بیانی لە مزگەوت. کاریگەریەکی ڕۆحی هەیە کە تەنیا بەزە و کەسانی کە بۆیە ڕۆنەستی پێکەن لە وتارەکە ناتوان ڕێبازکرێن کە بۆیە ڕۆی کاچی بۆ نوێژە وە کاتێ لە مزگەوت بە بێدەنگی دانیشی و چاوەڕێکی تا نوێژەکە دەست پێکە و لەوێ دانیشتویت و قورئانە خوێنی و لە خوای گەورە پاڕێتەوە تا لێ خۆش بێ بۆ کاتی بەیانیە و لە تەنیش مسلمانانی ترەوە وەساوی و لەگەڵ چەندها دەستەی مەلایکەی ئەژمەر نەکراو و وەستاویت و نوێژەکەی لە بەردەم ئەڵڵا تەعالا بۆ بەیانێزی و واز لە خۆکەوە هێناوە کە ئەمە بەس لەبەرەوە ڕوویا چووکەوە واز لە ژیانی شەوان هێنا کە ئەواکەی تەنانەت یەک جاری لە هەفتەیەکە ئەو خۆشی کە لەوی دەستەکەوێ هەرو کاتی کە لە مزگەوتەکە ئیتە دەرە ئاوات بۆ خۆتە خوازی کە هەموو بەیانێگەمە و کردە سوێنی لەسەر خۆم گرنگتیە لەو مزگەوتە ئیتە دەرە ئەڵێ خۆزگە هەموو بەیانێگەم توانێمە بکەم دڵنیا بەواڵێ بەڵام بە یەک ڕۆژ لە هەفتەیەکە دەست پێکە بە یەک ڕۆژ لە هەفتەیەکە دەست پێکە